لەگەڵ هاتنی وەرزی زستان و سەرما ساڵانە لە ناوچە شاخاوی و کوێستانیەکان بڕینەوەی درەخت دەست پێ دەکات بە پاساوی دابەژنەکردنی سوتەمەنی و گرانی نرخەکەی. ئەمەش مەترسی لەسەر دارستانەکانی باشووری کوردستان دروست کردووە. لە هەرێمی کوردستانە ئێمە چەندین ناوچەی شاخاویمان هەیە. یەکێک لە ناوچەکان ناوچەی پێنجوێنە کە وەک دیارە لای هەمووان معلومە ناوچەیەکی شاخاویە کەشوهەوایەکی ساردی هەیە. پێنجوێن هەمیشە پێشەنگ بووە لە تۆمارکردنی نزمترین پلەی گەرما یاخۆت بەرزترین پلەی سەرما. بەڵام لەگەڵ ئەمەیە کێشەی نەبوونی سوتەمەنیمان هەبووە یاخۆت کەمی سوتەمەنی. ئەگەر ساڵانی پێشتریش سوتەمەنیان تەوزیع کردبێ بۆ خەڵکی پێنجوێن بڕی پێویست نەبووە یاخۆت ئەتوانم بڵێن بەشی ئەوەی نەکردووە کە خەڵکی پێنجوێن ئەو سوتەمەنیە سەرف بکەن و بەشی سەرمای زستانی پێنجوێنیان بکات. لە هەبوونی ئەم کێشانەدا ئێمە تەنها ژینگەکەمان باجی ئەم کێشانە دەدات، ئەویش بەهۆی بڕینی درەختەکان یاخود لە ناوبردننی دارستانەکان کە بەڕاستی ئەمە کێشەیەکی هەرە گەوری مەترسیدارە بۆ سەر ژینگەی قەزاکەمان. ئێستا ئەگەر ئێمە هەر چەند مەترێک لەم لای خۆمانەوە بە مشار خەریکی بڕینەوەی دارستانەکانن و ئەگەر لە مەسافەی چەند کیلومترێکە حسابی بکەین بە ژمارە دەیان مشاربڕ خەریکی بڕینەوەی درەختەکانن. لەو مەودایی کە ئێستا ئێمە خۆمان وجودمان هەیە گوێمان لە سەوتی مشاری داربڕەکان هەیە وەکو ئەوەی کە ئێستا خۆمان بینیمانە کە لە مەسافەی چەند مترێکا چەندین دار بوونەتە قوربانی دەی بڕن. ئەمە بووەتە کاولکاریێکی ژینگەیی بۆ سەر قەزاکەمان. بڕینەوەی درەخت لە کاتێکدایە بەرمیلێک نەوتی سپی لە بازاڕەکانی باشووری کوردستان زیاتر لە 250,000 دینارە. حکوومەتی هەرێمی کوردستانیش بڕیاری داوە بۆ هەر ماڵێک بەرمیلێک نەوت بە بڕی 103,500 دینار بەسەر هاوڵاتیاندا دابەش بکات. بەڵام بەهۆی نرخەکەیەوە دانیشتوانی ناوچە شاخاوەکانی پێنجوێن و باڵەکایەتی ڕەتیان کردەوە نەوت بەو نرخە وەربگرن. حکوومەتیش ڕایگەیاندووە ئەوان نرخی بەرمیلێک نەوتیان بە 284,000 دینار کڕیوە. سپاسدانەکەن کە دەنگی ئێمە گەیەنن بە هەرێمی کوردستان بە حکوومەتی هەرێمی کوردستان و پاشان بە هەموو خەڵکی کوردستان. ئێمە لە پێنجوێندا ئەژین. پێنجوێن ڕاستیەکەی لە مانگی نۆ هەتاوەکوونێ کۆتایی مانگی سێ پێنجوێن کەشوهەوایەکی ساردی هەیە. یعنی هەر ماڵێک لە پێنجوێنە پێویستی بە 3 بەرمیل تا 4 بەرمیل نەوتە. ئێمە لە پێنجوێنە لە مانگی نۆ وەکو بۆم باس کردی هەتا مانگی 4 سەرمایە لەو بینەیە بەفتر ئەبارێ. هەر ڕاستیەکەی پارێکە سەرمایەک هەبووە لە پێنجوێنە لە کوردستانە لە عێراقا لە هیچ شوێنێکە و سەرمایە نەبووە. عیبەت پرسەکان خۆیان ئەوەیە زان هەموو ماڵێک لە پێنجوێنە پێویستی بە 3 بەرمیل تا 4 بەرمیل نەوتە. هەتا ئێسەش نەوتمان وەرنەگرتووە. پاریش ماڵێ بەرمیلە نەوتیان داوە بە خەڵک. ئای لە پێنجوێنە ماڵێ بە بەرمیلە نەوت بەڕێوە ناچێ، گەرم نابێ. ئەوانەی درەختەکان دەبڕنەوە بەمبەستی خۆگەرمکردنەوە لە سەرمای زستان بەکاری دەهێنن. بەشێکیشیان بەمبەستی بازرگانیکردن و بەشێکی دیکەشیان بەمبەستی گۆڕینی ڕەگەزی زەویەکان لە دارستانیەوە بۆ کشت و کاڵی. بەشێک لەوانەی بۆ خۆگەرمکردنەوە درەختەکان دەبڕنەوە زیاتر لق و پۆپەکانی دەبڕنەوە. بەڵام ئەوانەی بەمبەستی بازرگانی و گۆڕینی ڕەگەزی دارستانەکان درەختەکان دەبڕنەوە زۆر مەترسیدارن و درەختەکان لە بنەوە دەبڕنەوە. ئەمەش بە تەواوی دارستانەکان لەناو دەبات.
ئێمە کەوتی نەوەزی زستان ئیتر ناچار خەڵک هەمووی خەڵکی دیەکان ئەوەی کە ئاوا زۆر سەخلەت و بەفربارین و ئەوەی تایە هەمووی دەستکا بەداربڕین جا هەر ئێستا بە تەنها بڵێن من نێم خەڵکانێکی زۆر دار ئەبرن لەم هەردا هەمووی دار ئەبڵێ بەڵام خەڵک بە باشی باش وەکو ساڵانی زوو نەماوە ئێستا بڕۆ لە هەموو شوێنە سەوتی مشاری و دار ئەبرێت بەڵام خەڵک بە زۆری داری وشکە بڕێت وەروە خەڵک فێر بووە سەرپەلی دار ئەبڕێت یعنی تر ئەو کەسانێکی کە لە بنادار ئەبڕن یا نەشارەزان یا زۆر گوێی پێنادەن ئیهمالن جینادارێکی زۆر ئەبڕێت لە وڵاتە لەبەرەوە حکومەت ئەوێ بەرمیلێ نەوت باتێ بە 130,000 کێشەمان با بڵین پارەکەش نییە بەڵام من لە شوێنێکی وەکو پێنجوێنا بەرمیلێ نەوت چی لێ بکەم بەوەڵا بەشی یەک زۆپا ناکات من 3 ژوورم ئاگریتیایە ئادەی 3 ژوور ئاگر لە پێنجوێنی شا لەو پەڕی سارد و سەرمایە من بەرمیلێنەوە چی لێ بکەم بەڵامی تر ئێمەش هەر وەکو ویژدانن وەکو ویژدانی خۆمان وەکو ئەوەی کە خۆمان حەزی پێ بکەین دار لە بنا نابڕین هەرگیز پێم خۆش نییە نەخۆم و نە مناڵم و نە خەڵکی تریش دار لە بنا ببرێت لەبەرەوە هەم ژینگەکە ناشیری نەکات هەم کەش و هەوا ناشیری نەبێ پێی هەم ئەم دارە ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ ئێمە ئەم ساڵ با بڵێن من ئەوە لە خوارەوە بڕیومە 2 ساڵ 3 ساڵی ترەوە گشتێ بێتەوە بۆچی جوان و ئەتوانی سەروی ببڕی یعنی تۆ 2 جار ئیسفادەی لێ ئەەکەی بێ لەوەی کە چەندین جاری ئیسفادەی تری لێ ئەەکەی تۆ بە 10 ساڵی ترە بێتەوە بۆ دارە گەورە و تۆ بۆ گەڵاکەی ئیسفادەی لێ ئەەکەی بۆ هەموو شتێ ئیسفادەی لێ ئەەکەی بڕینەوەی درەخت و لە ناوبردنی دارستانەکان بە هەر هۆکار و پاساوێک لە یاساکار پێکراوەکانی باشووری کوردستان و عێراق بە تاوان دانراوە بە گوێرەی مادەی 21 لە یاسای ژمارە 10 ساڵی 2012 تایبەت بە دارستان و پاوان سزای بڕینەوەی درەخت لە پێبژاردن بە 3 ملیۆن دینار بۆ 5 ملیۆن دینار دەست پێ دەکات هەندێک جاریش زیندانیکردنی کەسی تاوانبار کە ماوەکەی لە ساڵێک زیاتر نەبێت بە گوێرەی ئاماری پۆلیسی دارستان و ژینگە لە 1 نۆی 2022ەوە تا 23 دەی هەمان ساڵ 163 تاوانی بڕینەوەی درەخت لە ناوچە جیاجیەکانی باشووری کوردستان ئەنجام دراوە بۆ هۆیەوە پەڕاوی لێکۆڵینەوە بۆ 121 کەس کراوەتەوە من وەستای مشار و وەستای مۆلیدێ ئاو کارە بم ئیتر ڕۆژانەی میشەکەی ئەمە ئەمەیە پێی بینی لە ئیستا مشار بەس لە ئیستا مشار بە زۆری دێ زەرعاتەوە بۆ کۆتایی پێ هاتووە ئیستا ئیشی مشارە خەڵکی داربڕینە وەڵاهی لە ئیستا زۆر دێ زیاتر لە 10 بۆ 15 مشار دێتە لە ئیتر کاتی وایە کەوێتەوە سبەی بۆمان تاوا ناکرێن خانە مەکینەکەی خراپە بێ وەکو ئەمەیە زۆری پێچێت تا چاکیەکەی لە ڕاستیشە خەڵک لە ناچاریە دوا ئەمە کەوتووە 160,000 بۆ 170,000 داتە مشارێک ناشارەزای شەلەی ئەم کەسە نازانن ڕۆن و بنزینی بۆ بگرێتەوانێ ئیشی پێکە هەر بە بنزینی ڕووتی ئەو کامەکینەی خراپە بێ 30,000 تێشە فەقیرە ئەیسا حالین ئەمە وایە ئەمە ئێستا لەبەر دەستی منە ئەم شارە مەکینەکەی خراپ بووە 38,000 تێچێ ئەوەی کە ماتۆڕەکەی بۆ بگۆڕێت
بەڕێزەکەی من زەلام هەبوو هاتوتە لامان ئێمە زنجیرەکەی تیشەکەی بە 2000 تەبع بەخوای گەورە 2000ەکەی پێ نەبوو یعنی ئارێرا هاتوو چۆی کردو نەیزانێت چۆن بڵێ لە ئاخیرا دوتی کاکە بەخوای سەحیچم پێ نییە یعنی ئەگەر کابرا ناچار نەبێ ئەمە بەکار نایێنێ پێم وابێ وەستای کێشێ بەس نازانم عەدەدیان چەنەیە ئەبێ ئەوانیش ئاوام شارەچێتە لایەک بەس لێرە زیاتر خەڵک دێتە دەوری من لە هاوینەیە ئەگە بڵم لە مانگێکا 3 شەر نادەلا ئێستا خەڵک لە ناچاریایە پەنای بردووە بە مشار خەریکی دار بڕینە جا قسەکانی منیش هیچی ئەمە وەکو عەرزم کردن پێشتر قسەکانی من نەبڕن من بەڕاستی ئەگەر مشاریش نەبێت چاکی کە من خوای گەورە حڕستمەدا بەس داواکارم لە حکوومەتی عێراقی نەوت تەوزیعکا بەسەر سنووری پێنجێن و ئەو مەنتیقانەی کە سارد ئەگە بە هاوڵاتی خۆیمان نەزانێت ئەگە بە هاوڵاتی خۆشمان نازانێت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە پشتگوێی خستوین بە تایبەتی سنووری پێنجوێن ئەو ئێمەی گلەیمان لە حکوومەتی عێراقیش نامێنێت بەڕاستی بێن لە معاناتی خەڵک کۆڵنەوانێ کابرا 2000 پێ نییە بۆ زنجیر تیشکردنێ زنجیر هەیە بە 30,000 لە 7000 و دەست پێیەکە حتا 30,000 پارەی 2000 پێ نییە زنجیری پێتیشکە جاچی جایەوە چێ بەرمیلێ نەوت بکڕێ کۆمەڵە خەڵکەیە کاکە لە توانانی ئەگەر نەشەدار بڕێ چی بکە کاکە مناڵەکانی ڕخکاتەوە بەڕاستی بەخوا خەڵک هەیە چه دارەتە ڕەبڕێ برات حکوومەتی هەرێمی کوردستانە گەر بیری لەوە کردایەوانێ کە سروشی ئەم کوردستانە تێک نەچێت یعنی لە پێش هەموو ناوچەکانەوانێ هاو سنووری پێنجوێنی ئێمە نەوتی تەوزیع کرد بۆ ئەوەی خەڵک نەچێت سروشی ئەم کوردستانە تێک بات نەشەدارە تەڕ ببڕێت بەڕاستی کارەبا نابێتە ئەوە کە بڵێ کاکە هەر با بەهیتر خەڵک خۆ گەرم کاتەوە سنووری پێنجوێنی ئێمەش خەڵک بەهیتر خۆی پێگەرم ناکرێتەوە لە ڕاستیە کاکە لە رووسیا ساردرە لە کاتی زوقمەکانە وڵات تقریبا ئەمە دووەم جارمە دوێنێک مشارێکمان بوو خراپ بوو هێنان بۆ لای ئەم وەسایە ئەم ڕۆژ دەمەکەی مێناوە ئەوش خراپ بووە ئیشی داربڕینەکەین بەڕاستی سنووری پێنجوێن کوێستانە لە حەقەتا لەوانەیە بڵێم ئەگەر نەوتیش بیدرێ خەڵک زۆر ئیسفادەی لێ نەکات زۆر ساردەیێرە ئەجینا لە ئەسڵا گوناحە ئەو دارستانە ببڕێت وەڵا بۆ خۆمانە نەوەڵا کڕین و فرۆشی پێوە ناگەین بۆ خۆمانە ئیتر تقریبا لەوانەیە بڵێم لێرە ماڵێک لاقەلیکەم 2 مەچینە تا 3 مەچینە داری پێویستە لەوا دار کەوتووە دار هەیە بە تەنیا لەوانەیە بڵێم 2 مەچینە زیاتری پێوە بێ دار هەیە مەچینەی 3 دار تقریبا جاری وایە مەچینەیەک پڕەکان دارێک تەمەنی 50-60 ساڵا بێ بە ناچاری بیبڕی پەنابەریتە بەرەو دارە بۆ ئەوەی کە خۆتی پێگەرم بکەیتەوە وەڵی لاقەلیکەم وەڵا بە مشارە ئەگەر مشارەکە مەزموت بێ زۆر دارە بڕی بەڵام هەمیشە هەم دەست پێوە ئاگریت ناتوانانی مەسەرن ئیسامە بۆ خۆمانە گەرداریش ببڕین سەرپەرلەکانی لێگەین لە بەرەوەی دارەکە بمێنێتەوە پەلیتر دەرکا بۆ چەند ساڵی تر هەر پێویستمانە بێت چونکە ئەم زروفە ئاوە بڕوا حکومە داوە بڕوا لەوانەیە خەڵک گەڵاگەشی بەکاربێنێ بیسووتێنێ وەڵی بە ئەکسەرەتی هەڵپاچینە لە بنانیە مەگەر دارێک وشک بوو بێ مەسەرەن دارێک گەزانی کەمێک تەڕیتی ئاماوە بەشی زۆری لە دەستداوە ئەوە بڕی چونکە تازە ئەگەر دارێکیش خەڵفێکی دەبنابێ خەڵفێکی جوان ئەوە هەر لە بمنا بڕۆ بۆی خەڵفەکە بێتەوە بە دارێکی تر و بۆ چەند ساڵێکی تر پێویستە بێت لە تقریبا ئیساوەی کە ئێمە بەکارمان هێناوە لە سا هەشتای وشکە تەڕیشمان بڕێ لە بەرەوەی دارە وشکەکە خۆی ناگرێت کە گردە سۆپاکە بە مدەی نیو سەعات 3 چارەک نیو سەعات تەوا بێ بەڵام ئەگەر پارچەی داری تەڕی لەگەڵا تێکەی لەوانێ بەشی 3 سەعات کات بەشی 4 سەعات بکات ئەم زۆپای تری ژاتوانە ئیسا لەو زۆپا کوردیەکان باشترن دار کەمتر ئەسووتێنێتینی زیاترە ئەوەش دەوری هەیە ئەوەش زۆر باشەوەی بەڵام ئەم زۆپا کوردیانی خۆمان داری گەورەگرێت یەکەی خێرا سووتێت و تایمی نییە بەڵام ئەم بە تایمی سووتێنێ باشترە نەوەڵان ناچارین بەڵام تۆ جات کە ئینسان
یعنی لە سەرمان ڕق بۆ ژینگەی بۆچی وڵا هەر نەمێنێ باشە تۆ کە لەسەر سەرمان ڕقی کردی تۆ ماڵ مناڵت نەخۆشکە و ئەی تۆ یەک ساعت لەشت ساغ نەبێ خواخواتە بمری تۆ جاری وایە نەخۆشیەکە گری لەم شارە بە مانگێک لە ملت نابێتەوە نەوەڵای مرتاحنی بەڵام لەو باشترە کە سەرمان بێ ئێمە لە شوێنێکە ئاژین من وەکو وڵاتێکی شاری پێنجوێن شاری پێنجوێن هەڵکەوتەی جوگرافیەکەی وایە ناوچەیەکی شاخاویە هەر لە ئێستاوە لە مانگی لە کۆتایی مانگی دە و سەرای مانگی یانزەوە هەتا کوونێ ناوەڕاستی مانگی چواریش لێرە ئەتوانین بڵین زستانە ساڵانە لێرە لە ناو سنتەری شار زیاتر لە 1 مەتر بەفر ئەبارێت ساڵانەیە یەک بەرمیل لەوتمان پێدرێ بە بڕەپارەیەکی زۆریش ئەو بەرمیلەنەوتە بەشی مانگێکیش ناکات ئەتوانم بڵێن بەشی 20 شەو ئەگەر بیش کات ناشی کات لەبەرێ ئەوەی لێرە بە بەردەوامی ئەبێتەوە ئاگر بگرێت لە ماڵتا و حکوومەتیش بێ باکە نەوتەکەش نادات پشتیشی کرێتە و هەموو دارستانە جوانە کە خەڵگەی بڕێ خەڵکیش لە مەجبوریایی بڕێت لەبەر ئەوەی خۆی لە ئازیسترە لە درەختێک بۆیە خەڵک زۆری ئەتوانم بڵێم لە 180 شاری پێنجوێن بەلادەکانیشەوە پەناباتە بەردار بڕین من خۆمێکێکم لەو کەسانە کە ساڵانە زۆپای داردانین داری تەڕ ئەبڕێ وشکە بڕێت گشت پێ بڕێت ئێتر کەسا کەوری سەر شخصەکە خۆی هەیە ویژدانی قبولی ناکە داری تەڕ ببڕێڵێ با سروشتەکە نەشەوێ هەیشە مەجبورە لە خۆداری وشکم دەست ناکەوێت تەڕەکەژە بڕم حکومەتیش بێ باکە ئێمە لە شوێنێکە ئاژینیانی ئەم هەرێمی کوردستانە بەعام هەموو ئیشەکانمانەوێت بە فشار بێت لەسەر حکومەت هەتا خۆی پیشاندان نەکرێت هەتا فشار دەکرێت سەر حکومەت یعنی بۆ حکومەت نایە بۆ بە فشار بێشتەکە ئێمە لە شوێنێکان یعنی ئەتوانم بڵێم کەرکووک چۆنە لە نەوتا بۆ حکومەت ئێمە وای دوو مەرزێکی نێودەوڵەتیمان هەیە مەرزێکی ڕسمیمان هەیە سەیران بن و باشباخ کە ڕۆژانە ئەتوانم بڵێم بە سەعات داهاتێکی زۆری هەیە بۆ ئەم حکومەتە ئەی بۆ ئەم شارە بێنازە بۆ پشتیان کردێتە ئەم شارە خۆ خەڵکی ئەم شارە ئەگەر یەکگرتو بێت ئالی بە ئەو ڕێگەیان لێ بگرین بەخوا لە یەک ڕۆژان زەریری ئەوەیان لێ دێن کە بە ساڵێ بۆیان قەرەبوو نەکرێتەوە جا من بۆیە لە ڕێم کەناڵەیەوە داواکەم لە خەڵک داوا ناکەم لە حکومەت چکە حکومەت هیچی پێ ناکرێت داواکەم لە خەڵک یەکگرتو بن بۆ داواکردنی مافەکانی خۆیان بەخوای گەورە ئێمە ئەم شارەیەک بگرین داوای مافی خۆمان بکەین نەک پێویستەکە داوای نەوتەکە بکەین خۆیانی هێنن کەن بەرمیلەکەەوە لە ماڵەوە بۆمان ساڵانە ئێمە 3 سەرخێزانین لە ماڵەوە ئەگەر نەوت بسووتێنین 4 بەرمیل نەوت ئەسووتێنین بە زیاترەوە ئەگەر داریش بسووتێنین تقریبا دوو لۆریدار ئەسووتێنی لۆری ونیەک بۆ 2 لۆریدار ئەسووتێنی یعنی زۆرە ئەتوانم بڵێم سەدان درەختە سووتێنی بۆ زستانێ هەر ماڵێک 100 درەخت بسووتێنی ئەزانی شینگەی ئەم شارە چی لێت ئەخۆ وای لێت دە 12 ساڵتر دارە دەست ناکەی هەر لە سێبەرەکەشیان دابنیشی حیفە حکومەت پشتی کردێتە ئەو ژینگە خەڵک مەجبوریشە هەر گیانی ئینسانی ئازیزترە لە درەختێک هەمومان نەزانین بەزڵام چی بکەین کەوان پشتگوێمانەخەن ئێمەش مەجبوری پەنابەرینە بەر ژینگەکە و وێرانی بکەین دێمە بەدەستی خۆمان ژیانی خۆمان وێرانەکەین مەجبوری وات لێ هاتووە دەستمان چۆتە گیانی خۆمان کە دەستمان چۆتە درەختەکان یان دەستمان چۆتە گیانی خۆمان لەبەرەوەی ئێمەش بەوانەوە جوانی
سەرنجامی هەبوونی ئەم کێشانە تەنها ژینگەکەمان باجی ئەمە ئەدات ئەویش بە کاولکاریەکی ژینگەییە هیوادارم کە میدیاکان کە ڕێکخراوە ژینگەییەکان کاری جدی بکەن بۆ هۆشیارکردنەوەی خەڵک و پۆلیسی دارستان کاری جدی بکات بۆ نهێشتنی ئەو تاوان و زڵمەی کە بەرامبەر بە ژینگەکەمان ئەکرێت چونکە لە ڕاستیدا بڕینی درەختەکان و لە ناوبردنی دارستانەکان کارێکی نامرۆڤانەیە و کارێکە مەترسی بۆ سەر ژینگە دروستەکات ئەگەر ئێمە چەندێک بێڕەحمانە بەرامبەر ژینگە هەڵسوکەوت بکەین دوجار خۆمان باجەکەی ئەدەین ئەمەوێت ئەوەش بڵێم کە حکومت ئیسفادەی لە بێهەڵوێستی میلەت کردووە ئیسفادەی لەوە کردووە کە میلەت لە ناو یەکتریا یەکگرتوونین لەبەر چی لەبەر ئەوەی کاتێک سوتەمەنی نییە یاخود کارەبا بەشی بڕی پێویست نییە لە بەرامبەر ئەمە دەچن کاولکاریە ژینگەیەکە ئەنجام ئەدەن لەجێی ئەوەی گرتبوونەوەیەک بکەن داوای مافی ڕەوای خۆیان بکەن داوای بەدەستێنانی نەوت بکەن کە ئەکرێت داوا بکەین وەکو مافێکی ڕەوای خۆمان وەکو هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە بتوانین بە نرخێکی گونجاو نەوت بەدەست بهێنین تاوەکوونێ لەگەڵ نەبوونی ئەمەیان نەتوانین ئێمەش بچین دارەکان لە ناو بین. حکومت دەبێ هەتاوەکوێ زووتر بێ بەدەمی داوای خەڵکەوە هێشتا درەنگە چونکە هەرچەنێ دوا بکەوێت ژینگە وەکووتمان باجی دواکەوتنی حکومت دەدات کە پێویستە کات کارەبایەکی بەردەوام هەبێت تاوەکوێ بە تایبەت نەک هەر ناو پێنجوێن چواردەوری پێنجوێن لە ناحیە و لادەکانیشدا کە کارەبایەکی وها هەبێت هاوڵاتیان بتوانێت ئیسفادەی لێ بکەن و لەگەڵ ئەمە دابینکردنی نەوت کە سەرچاوەیەکی سەرەکیە بۆ گەرمکردنەوەی ناو ماڵەکانی خەڵک بە تایبەت پێنجوێن نەوت دابین بکات بۆ هاوڵاتیانی پێنجوێن و بە نرخێکی گونجاو چونکە بەڕاستی ئێستا دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی بۆ شێوازە باش نییە کە هاوڵاتیان بتوانن بە نرخێکی بەرز نەوت بکڕن خەڵکانێک هەن توانای کڕینی زۆپانیە سێ بگا بەوەی کە 100,000 بدا بە نەوت بۆیە داواکارین کە لە حکومت کە هەرچەنە زووتر بێ بە داوای خەڵکی پێنجوێنەوە هێشتا کەمە لەبەر ئەوەی دوورکەونەوە لەو زیانەی کە بەرژینگە دەکەوێت دوجار نەبێتە کێشەیەکی هەموو ساڵێک ئێمە ئەم داوایە ڕوبەڕووی حکومت بکەینەوە. دابین نەکردنی سوتەمەنی و بەرزی نرخەکەی هەروەها نەبوونی وزەی کارەبای بەردەوام و بڕی پێویست پاساوی داوە بە ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان کە بە هۆکاری جیاجیا بەشێکی فراوانی دارستانەکان لە ناو ببن. حکوومەتیش لە ئاست پاراستنی دارستانەکان کەم تەرخەمە و بە ئەرکی خۆی هەڵنەساوە. هەر بۆیە پێویستە حکوومەت کاری خێرا بکات بۆ دابینکردنی سوتەمەنی و وزەی پێویست بۆ هاوڵاتیان. هەروەها چاودێریکردنی بەردەوامی دارستانەکان و ڕێگریکردن لە بڕینەوە و لە ناوبردنی درەختەکان و بە سزاگەیاندنی تاوانبارانی ژینگە و سروشتی کوردستان.
ئەمە نەوتمان بنێ بە ئەعلە مەمچی والله هیچ